بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕەنگە سەرەتا بە وەڵامی ئەو پێنج پرسیارە داخلبین شتێکی باشمان دەستکەوێت. ئەوش ئەوەیە کە دەڵێن چی وەڵامی ئەم پرسیارە لەوەدا دەرەکەوێت چی ئێمەی کۆ کردوتەوە لێرە. ئەم ڕووداوە جیهانیە کە لە ساڵی 2007ەوە دەستی پێکردووە لە شاری سیدنی لە ئوسترالیا وەکو ڕووداوێک وەکو دەست پێشخەریەکی تاکە کەسی دوجار لە یەک وڵاتە و یا با بڵێم لە یەک شاردا دەست پێ دەکا. ئەمە ڕووداوەکەیەکە بۆ ماوەی کاتژمێرێک ئەو بەشە یا با بڵێن ئەو کارەبا زیادانە دەکوژێتەوە. لەم سەعاتەدا دەگوترێ ئەو کارەبای ئەو شوێنە پێویستەکان ناکوژێتەوە. یعنی بەمانایەک لە مانەکان ئەمە باس لەوەیە کە یەکێک وا نەزانێت لە سەرتاسەری دنیادا لەو سەعاتەدا کارەبای هەموو شوێنێک دەبێت بێتە کوژانەوە نا، چونکە زۆر شوێن هەیە پێویستە. بەمانایەکی تر پرسیاری دووەم پێمان دەڵێ ئەمە لە چۆسەری هەڵدا دەڵێ لە ئوسترالیا و لە شاری سیدنیەوە چۆن بەم میکانیزمیکەوە بۆ ماوەی کاتژمێرێک کارەبای ناپێویست بێتە کوژانەوە لەو شوێنانە. بەڵام ئێمە زۆر گرنگە لە کوردستاندا کە ڕووداوێکی جیهانی بەسەر دەکەینەوە لۆکاڵی بکەین و خۆماڵی بکەین. یعنی وەکو چۆن ئینگلیزەڵێن think globally act locally جیهانیانە بیرکەرەوە بەڵام ناوخۆیانە و لۆکاڵیانە خۆماڵیانە پراکتیزەی بکە. کەواتە ئێمە لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە خۆمان بخێنە جێگەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێمان دەڵێن ئەو وڵاتانە 24 سەعات کارەبایان هەیە بۆیە دێن سەعاتێک دەڵێن با کارەبا بکوژێنینەوە ئەو شوێنەی کەوا پێویست نییە. کەواتە دەڵێن ئێمە پێشوەختە ئەگەر 18 سەعات کارەبامانە بێت 4 سەعات کوژاندومانێتەوە. ئەمە پرسیارێکە یان ئەمە بۆ چوونێکە ئەبێت تا ڕادەیەک لە بەرچاویشی بگرین بەڵام ئەبێ ڕاستیشی بکەینەوە. ئەم بۆنەیە بۆ ئەوە نییە کە لە سەرتاسەری دنیادا بۆ ماوەی کاتژمێرێک تەنها وەکو دەڵێ کارەبا بکوژێتەوە. سەعاتێک کارەبای ناپێویست دەکوژێتەوە بۆ ئەوەی لە تەواوی 23 سەعاتەکەی دیکەدا ئێمە فێری ئەوە بینکەوە ئیسراف نەکەین. کەواتە ئەگەر بە کەلتورێکی کوردەواری تەماشای ئەم ڕووداوە بکەین ئەم ڕووداوە پێمان دەڵێن لە ڕوانگەی ئاینیشەوە ئەوەیە کە خوددا فەرمووی وەلا توسریفو باس لە ئیسرافکردنە. ئەو 18 سەعات کارەبایش کە هەمانە کارەبای نیشتیمانی ئەگەر ئیسرافی تێدا بکرێ ئەگەر زیادەڕەوی تێدا بکرێ خۆی لە خۆیدا پێچەوانەی ئەم پەیامەیە کە ئێستا کە بۆی کۆبووینێتەوە. کەواتە لە ڕاستیدا ئەمە چەند ئەرکێکمان دەخاتە بەردەم. ئەرکی یەکەم ئەوەیە کە لە داهاتوودا و لە ئێستا و بەرەو دووە بۆ هەر کەسێکەوە یەکەم جاری بێ ڕووداوێکی لەم شێوەی بیست بێ ئەگەر چی دەبێ ئەمە سوپاسی گشت ئەو کەس و دەستە و وەزارەت و ڕێکخراوانەش بکەین کە لە 2011ەوە ئەمە لە هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچێت ئەم ڕووداوە دەستەی ژینگەشت لە 2013ەوە ئەم یادەی کردوێتەوە. لەم ساتە وەختە شاکەوتومانە بە شێوازێکی تیم کار بکەین. لەمەدا تۆزێک جیاوازی دروستە بێ بۆچی لە هەر شوێنێکدا ڕێکخراوێک دەیکاتەوە بۆچی بە ناوی بۆردەوە نەبوو لەبەرەوەی شوێنەکان جیاوازن. تۆ بۆردی ڕێکخراوەکانی هەولێرت هەیە بەس هەندێکیان لە سوۆرانن هەندێکیان لە شەقلاون کەواتە ناتوانن لە یەک کاتدا هەندێکی لە چۆمانە لە سلێمانی هەڵەبجە کە بۆردێک هەیە بۆ ڕێکخراوەکانی ژینگە پارێز هەندێکیان لە هەڵەبجەن هەندێکیان لە سلێمانین هەندێکیان لە پێنجۆنن هەندێکیان لە شوێنێکی بەو شێوازە لەبەر ئەوە بە چۆن دەڵێ کاتی ناوخۆیی هەر شوێنێک ئەم یادە دەکرێتەوە. بۆیە ئەمە ڕێگە پێدراو بوو کە ڕێکخراوەکان لە نێوان خۆیاندا ئەم ساڵ ناڵێن هەمومان لە یەک کاتدا بەڵام لێ پێکەوە دەیکەینەوە. بۆیە خۆیان دابش کرد بۆ ئەوەی هەر یەکێک لە جوگرافیای خۆیدا لە سەعات 8:30 بەم بۆنەیە هەستێ. خاڵی دووەم ئەمە ئەومان پێ دەڵێ کە ڕووداوێک ئێستا لە دنیادا بە شێوازێکی میلی بکرێتەوە لە سەرتاسەری دنیا زیاتر لە 2 ملیار ئینسان بەشداری تێدا بکە ئەم ڕووداوەیە. کەواتە ئێمە ئێستا کە بەشدارین وەکو کوردستان وەکو هەرێمی کوردستان چۆن لە زۆر بواردا کوردستان یا هەرێمی کوردستانمان خستە سەر نەخشەی جیهانی بەم ڕووداوەش کە خۆی لە خۆیدا هەنگاوێکی بچووکە وەکو گۆتێرەشی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان لە یادی ئەم بۆنەیە بۆ 2021 دەڵێ ئەمە ڕووداوێکە کردارێکە زۆر بچووکە بەڵام لە ڕاستیدا پەیامێکی گەورەی لە پشتەوەیە. خاڵێکی دیکە ئەوەیە کە بەڕاستی دەبێت سوپاسگوزار بین بۆ ڕێکخراوەکانی ژینگە پارێز لە هەرێمی کوردستاندا کە بەبێ هیچ هەستیاریەک لە نێوان خۆیاندا هەماهەنگیان کردووە لە نێوان خۆیاندا ئەم یادەیان کردوتەوە هەستیان بەوەش کردووە کە پێویست بەوە دەکا هەر کەس لە ناوچەی خۆی بەڵام لە هەمان کاتیشدا لە بیرۆبۆچوونەکاندا پێکەوە بن. خاڵێکی تر زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە
لە بۆنەی کاتژمێری زەوی لە بیرمان بێت یا تێکەڵی نەکەین لەگەڵ ڕۆژی زەوی 22 نیسان 22 چوار لە بۆنەیەکی تردا کۆ دەبینەوە بە بۆنەیەکی تر کە ژینگەییە پێی دەگوترێ ڕۆژی زەوی. ڕۆژی زەوی لە 22 چوار جیاوازە لەم ڕۆژەی کە لە شەممەی کۆتایی مانجی ئاداری هەموو ساڵێک پێی دەوترێ کاتژمێری زەوی. کەواتە لێرەدا لە ڕۆژی زەوی لە 22 چوار باس دەپاراستنی ژینگە دەکەین بە شێوازێکی گشتی وەکو گۆی زەوی. ئەمڕۆ باس دەپاراستنی وزە دەکەین، باس دەپاراستنی جۆرەکانی وزە دەکەین. کەواتە لێرەوە خاڵێکی کۆتایی و زۆر درێژەی پێنەدەم ئەوەیە کە چۆن وا بکەین وزە بەکاربێنین و لە هەمان کاتیشدا زیادە ڕەوی تێدا نەکەین. ئەمە چێتە سەر کۆمەڵێک میکانیزم. واتە ئێمە دەڵێن گڵۆپە زیادەکان لە ژوورەکانە بکوژێنەوە. خۆ لەوانەیە کەسێکی دڵسۆز لە ساتە وەختێکا لە بیری چێ. کەواتە لێرەدا پێویستیمان بە تەکنۆلۆژیای نوێیە لە بواری بیناسازیدا، وەکو ئەو وڵاتانەی کە لە ڕاڕەوەکاندا دەڕۆی لە ژوورەکاندا دەڕۆی بە شێوازێکی هەستیارانە گڵۆپەکاندا دەگرسیان لەگەڵ چوونە ژوورەوەی تۆ، لەگەڵ دەرچوونی تۆ لە ڕاڕەوەکە و لە ژوورەکە گڵۆپەکان بە شێوازێکی ئۆتۆماتیکی دەکوژێنەوە. ئەم میکانیزمە ئەم تەکنۆلۆژیایە وڵاتان بەکاری دێنن لە زۆربەی شوێنەکاندا. کەواتە ئێمە پێویستیشمان بەوە هەیە تەکنۆلۆژیای نوێ بۆ هەرێمی کوردستان بێنین تاوەکو بۆ داهاتوو لە بیناکانمانە، لە دروستکراوەکانمانە، لە فەرمانگەکانمانە ئەم جۆرە میکانیزمە بەکاربێنین. ئیدی ئەو کاتە پێویست بەوە ناکا بڵێن لە بیرمان چوو یا پێویست بەوە ناکا بڵێن تکایە گڵۆپە زیادەکان بکوژێنەوە بە جوڵەکردنی ئێمە و بە وەستانی ئێمە سەرچاوەکانی وزە دێنە وەستاندن و کوژانەوە. زۆر سوپاس.